پیلانگێڕەکانی پەدەکە و دەوڵەتی تورک لە کەرکووک شکستیان پێهێنرا. هەر لەگەڵ دیاریکردنی هەژدەی کانونی یەکەمی 2023 وەک ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردننی پارێزگاکانی عێراق کێشمەکێشم و پیلانگێڕەکان لەسەر پارێزگای کەرکووک دەستی پێکرد بە جۆرێک جگە لە لایەن و پێکاتەکانی کەرکووک بوو بە ڕۆژەفێکی هەرێمی. دەوڵەتی تورکیش دەیویست مەرامەکانی خۆی جێبەجێ بکات، لێ لە کۆتاییدا پیلانگێڕەکانی پەدەکە و دەوڵەتی تورک هەڵوەشێنرایەوە. درەنگانێکی شەوی دەی ئەم مانگە دوای مشتومڕ و کۆبوونەوە و پیلانگێڕیەکی نزیکەی 8 مانگ دوجار بە ئامادەبوونی نۆئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، پارێزگاری کەرکووک و سەرۆکی ئەنجومەن هەڵبژێردران. لەم دۆسیەدا ڕۆژنیوز چاردەی کۆبوونەوە و پیلانگێڕەکان لە جی گەلانی کەرکووک هەڵدەداتەوە. ڕۆژی هەژدەی کانونی یەکەمی هەمان ساڵ هەڵبژاردننی پارێزگاکان لە عێراق جگە لە هەولێر و سلێمانی و دوهۆک بەڕێوەچوو. بە پێنجامەکانی هەڵبژاردن هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە 5 کورسی، پەدەکە 2 کورسی، بزوتنەوەی کلدان 1 کورسی، پێکاتەی عەرەب 6 کورسی و تورکمانیش 2 کورسیان بەدەستهێنا. بەم شێوەیە هیچ لایەنێک نەیدەتوانی بەتەنها خۆی حکوومەتی خۆجێی پێک بهێنێت یان پۆستی پارێزگاری کەرکووک یەکلایی بکاتەوە. پیلانگێڕەکان لە جیگەلی کورد لە کەرکووک چی بوون؟ هەر لەگەڵ دیاریکردنی وادەی بەڕێوەچوونی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک، گەلی کورد لە کەرکووک داوە و بانگەوازیان لە هەموو لایەنە سیاسیە کوردیەکان کرد کە پێکەوە بە یەک لیست و لە چوارچێوەی هاوپەیمانێتیەکدا بۆ بەرژەوەندیەکانی گەلی کورد بەشداری لە هەڵبژاردندا بکات. بەڵام پەدەکەونەوەی نوێ و پارتە ئیسلامیە سیاسیەکان داواکەی گەلیان پشتگوێ خست. بەشێک لە لایەنە سیاسیەکانی وەک یەنەکە و حیزبی شیوعی بڕیاریاندا لە چوارچێوەی هاوپەیمانەتی کەرکووک هێز و ئیرادەمانە بەشداری لە هەڵبژاردندا بکەن. هەرچی بەشێک لە لایەنە سیاسیەکانی دیکەی کەرکووک وەک تەفگەری ئازادی کۆمەڵگای کوردستان لە بەیاننامەیەکدا پشتیوانیان لەو هاوپەیمانەتیە دووپات کردەوە و داوایان لە کوردستانیانی کەرکووک کرد بچنە سەر سندوقی دەنگدان و پارێزگاری لە نازنامەی کوردبوونی کەرکووک بکەن. هەڵبژاردن ئەنجام درا و ئەنجامی کورسیەکان ئاشکراکران. لایەنە کوردیەکان بەیەنەکە و پەدەکەوە تەنها 7 کورسیان بەدەستهێنا. هەروەها تاقە کورسیەکەی کلدانیش بەهۆی نزیکایەتیان لەگەڵ یەنەکە ژمارەی کورسیەکانی کوردی کرد بە 8. بەڵام بۆ یەکلاکردنەوەی پۆستی پارێزگار دەبوایە 8 زائید 1 بێت. هەر بۆیە دەبوایە حکوومەتی خۆجێی کەرکووک بە بەشداری هەرسێ پێکاتەکەی شار پێک بهێنرایە. لێرەوە جارێکی دیکە پەدەکە کەوتەوە پیلانگێڕی بەگیانی کورد و پشتی لە داواکاریەکانی گەلی کورد لە کەرکووک کرد. هەر لەگەڵ دەرەنجامی هەڵبژارنەکاندا پەدەکە لە بەرەی دژ با کووردا جێگرت. وێڕای چەندین کۆبوونەوە لەگەڵ یەنەکە، بەڵام بە هیچ شێوەیەک ئامادە نەبوو هاوپەیمانەتیەک ئەنجام بدات، بەڵکو بە بەردەوام کۆبوونەوەی لەگەڵ پێکاتەکانی دیکەدا ئەنجام بدا. دەوڵەتی تورکیش وەک ئەوەی کە هەمیشە چاوی لەسەر کەرکووکە و لە خەونی زیندووکردنەوەی میساقی میلیدا دەژیت هەموو هەوڵەکانی خۆی بەگەڕ خست و پەدەکە و پێکاتەکانی عەرەب و تورکمانی لە دەوری یەکدی کۆکردەوە. لەگەڵەوەشدا لە سەردانەکەی دەسەڵاتدارانی دەوڵەتی تورک بۆ عێراق هەریەک لە ئەردۆغان و هاکان فیدان و یەشار گولەر چاوپێکەوتنیان لەگەڵ پەدەکە و لایەنەکانی کەرکووکدا ئەنجامدا و هەموو هەوڵی خۆیان بۆ پیلانگێڕیدا. ئامانجی دەوڵەتی تورک ئەوە بوو کەسێکی تورکمان بە پارێزگار دابنێت و بە تەواوی دەسەڵاتی خۆی لە ناوچەکەدا بسەپێنێت و ئامادەکاری بکات بۆ زیندووکردنەوەی دەوڵەتی عوسمانی. لەلایەک یەنەکە سوور بوو لەسەر بەدەستهێنانی پارێزگاری کەرکووک، لەلایەکی دیکەش بەرەی دەوڵەتی تورک پەدەکە و تورکمان و عەرەب لە هەوڵی پێکێنانی بەرەیەکی دژ بە کووردا بوون. هەر بۆیە لەسەر داوای دەوڵەتی تورک و لە ڕێگەی خەمیس خەنجەرەوە ئەندامانی ئەنجومەن لە پێکاتەی تورکمان و عەرەب سەردانی تورکیان کرد. هەروەها جارێکی دیکەش لە 4 ئاب پەدەکە لە هاوینە هەواری پیرمان پێشوازی لە ئەندامە تورکمان و عەرەبەکان کرد و کۆبوونەوەیەکیان بۆ دیاریکردنی پۆستی پارێزگار و بێکاریگەرکردنی یەنەکە ئەنجامدا. لێو کۆبوونەوەیە شکستی هێنا. هەموو ئەمانە لە کاتێکدایە کە سوودانی تا 11 ئاب کاتی بە لایەنە براوەکانی هەڵبژاردندا بوو دەبێت پۆستی پارێزگار و سەرۆکی ئەنجومەن یەکلا بکرێتەوە، گەرنا خۆی کەسێک دەستنیشان دەکات. ئەمە ژوای کرد کە لایەنەکان بکەونە خۆیان بە زوێ ڕێکەوتن ئەنجام بدەن. بۆیە فراکسیۆنی کەرکووک هێز و ئیرادەمانە داوای لە هەموو ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کرد کە کۆبوونەوەی ئەنجومەن لە شاری بەغدا لە 10 ئاب بەڕێوە بچێت. لەو کۆبوونەوەیدا کە 5 ئەندامی یەنەکە ئەندامەکەی کلدانی مەسیحی و 3 ئەندامی عەرەب بەشداریان تێدا کرد و ژمارەی بەشداربووان گەیشتە 9 ئەندام و مافی کۆبوونەوە و بڕیاردانیان هەبوو. لەو کۆبوونەوەیدا بە زۆرینە دەنگی بەشداربووان ڕێبواردەها لەسەر پشکی یەنەکە بە پارێزگاری کەرکووک و
محەممەد ئیبراهیم حافظ لە پشکی عەرەب بە سەرۆکی ئەنجومەنی پارێزگا دیاری کران. ئەو پۆستانە یەکلاکرانەوە و جارێکی دیکە کەرکووک سوور بوو لە سەر کوردستانی بوونی ناوچەکە لێ هەریەک لە پێکاتەکانی تورکمان و هەروەها ڕاکان جبوری پارێزگاری بە وەکالەتی پێشوو ئەندامی ئێستای ئەنجومەنی پارێزگا ڕاستەوخۆ ناڕزایەتیان لە جی دیاریکردنی ئەو پۆستانە دەربڕی و ئەگەری تۆمارکردنی سکاڵایەن لە دادگای باڵای فیدرالیەوە هەیە. شایانی باسە دیاریکردنی کاندیریەنەکە بۆ پۆستی پارێزگار تێکشکاندنی تەواوی پیلانگێڕەکانی دەوڵەتی تورک و پەدەکە و تورکومان و عەرەبەکان بوو لەسەر کەرکووک.